سڵاوتان لەبێ و ئەم کاتتان باش لە بەرنامەی میوانی تۆین ئەمڕۆ لە شاری سلێمانی لەگەڵ بەڕێز خاتوو ئەمەل جەلال سەرۆکی دەستەی گەشت و گوزار پێکەوە هاتووینەتە ماڵێک بۆ ئەوەی لە نزیکەوە گوێبیستی چیرۆک و خەم و ئازاری ئەو ماڵە بین. سەرەتا خاتوو ئەمەل سوپاسە دەکەم بەوەی کە ڕێگەتدا بەوەی کە پێکەوە سەردانی ئەم ماڵە بکەین و نزیکەوە ئاشنای ژیانی ئەم ماڵە بین. من زۆر سوپاسیەوەکەم. سپاس بۆی کەیەوە بنواتە نوێنەری ئەو خێزانانەی کە پێویستیان بە هاوکاری و کۆمەکی هەمومانە. بۆیە من بەواجب لەگەڵتانە هاتووم. ومێ دەکەم هەرێکێک لە ئێمە ئەوانەی توانای ئەویان هەیە کە بتوان پەیوەندی بەلایانی پەیوەندیدار بکەن یاخود لە ڕێی خۆیەوە چەندین کەسایەتی خێرخواز و کەسایەتی دڵسۆز بەم نیشتیمان و بەم هاوڵاتیانی ئێمە هەیە دەستی کۆمەک و یارمەتی و هاوکاری درێژ بکەین. بۆیە من دووبارە سوپاستانەکەم و خۆشبەختم کە بەشێک لەو بەرپرسارەتیان بەرکەوتەوە کە لە ناو هاوڵاتیانی خۆمدا کاتێک بەسەر برم. دەست خۆش. کاک ئازاد بەڕێز یەکێکی لەو کەسانەی کە لە ژیانێکی قورسا دەژیت دەمەوێت ئەوە بزانین لە ئێستادا تۆ خاوەنی چەند مناڵی و چەند سەرخێزان لەم ماڵەدا دەژین؟ من خاوەنی 3 مناڵم 5 سەرخێزان لەم ماڵە هەژی. باشە کرێکی مانگی 150,000 کرێم بێ لە ئەو کارە بەم مۆلیدا و یعنی ئیشەکەشم مەحدود نییە نازانم ڕۆژێکی و دوان نییە و سیان نییە و چوار نییە و تر ئاوا بە خوا چۆن ڕسق بنێرێ ئاوایە هەر ئەو نێ ڕۆژێک هەبووە بەوەی کە کارە دەست نەکەوێت و نەتوانیت ئەو پێداویستەیە سەرەتایانی کە ماڵەکەت هەیەی تۆ دابینیکەی بۆ منداڵ و خێزانەکە؟ بەڵێ هەبوو زۆر بەی ڕۆژەکان یعنی بەبوونێم زروفی کرۆنا و شتەوەک ئیشک نەماوە جا دوای ئەوژە ئیشێ منەی زانم ئیستا زۆربەی ئیشەکانی کارەبای و ئاو ئەمانە ئیراوە بە کۆمپانیاکان ئیسا کەس ئیش بە ئێمە ناکات. پێشتر کاری چی دەکرد؟ چۆن ژیانی خۆت بەڕێ دەکرد؟ ئایا پێشتریش لە چەند ساڵانی پێشووە ژیانی تۆ هەر بەم شەوازە قورس بوو؟ من چەند ساڵێکە ژیانم قورس بووە تقریبا نەتوانم بڵێم 6 ساڵ 7 ساڵە بێت. لەبەر دوکانێکم دانابوو دوکانێکی ئیشم دانابوو زەرەرم کرد بەبوونەی ئەو زەرەرەوەی ترکەوت بە ژێرباری قەرزەوە و یعنی ژیانم وردە وردە تێک چوو. لەبەر ئەوە نەمەتوانی یعنی زۆر هەوڵم ما لۆ قەرزەری و لەوەی نەجاتم بێت نەمتوانی هەر لەم حەدەیە وەستامەوە یعنی نەئیژمانە کارمما هیچ شتێکم نەما. لەلایەن خاوەن ماڵەکەتەوە تا چەند ئاگاداری دۆخی تۆیەوە تا چەند هۆکارێک ئەبێ بۆ ئەوەی زەختێک نەکات لە تۆ لە کاتی سەری مانگدا داوای موچەت لێ بکاواتە ئەو لە دۆخی تۆ ئاگادارە؟ وەڵڵاهی ئەگەر خوا هەڵناگرێ بڵام خراپە خوام گرێ پیاو نابێ بێ قسەی حەقا بەس کابراش حەقی خۆیەتی ئەگەر زەختکا بۆ فرێخان چاوەڕی ئەم کرێ هیچیکەی نییە تەنها ژنێکی داماوە ئیش خۆ چاوەڕێی کرێخانی خۆیەکە ناوەستێت بەس زۆر باشە لە چاو بازێک کەسە زۆر باشە ناتوانم بڵێم خراپە. نەبوونی هیچ کاتێک گوای لێ کردویت داواکاریە کە منداڵەکانت یاخود خێزانەکەت لێت ئەکان نەتوانیت بۆیان دابین بکەیت و لە ناخەوە هەستە بە ئازار کردبێت؟ تا حەدێک یعنی ناتوانم وەکو بڵێم مناڵی کەسانیشی کە بیان ژیان و یا زۆر پێداویستی هەیە ناتوانم بۆیان دابین بکەم چکە مناڵ تا مناڵ کەوتۆ ئێمە لە تەبەقەیەکی ئاوایانین و بتوانم وەکو مناڵانی کە هەموو پێداویستیشان ناتوانم بۆ دابین بکەم زۆر پێداویستی هەیە بە من ناکرێ لەم زروفایە ناتوانم. خاتوو ئەمەل کاتێک گوێبیستی چیرۆکی ژیانی کاک ئازاد دەبی هەست بە چی دەکەی لە ناخەوە لە کاتێکدا خاوەنی 4 مناڵ بێت بەڵام نەتوانێت تەنها پێداویستی سەرەتایەکانیشی بۆ دابین بکات؟ بە دڵنیاییەوە دڵتەنگە بین چکە بابەتی هەژاری یان مامناوەندی خێزانەکان و بینینی بە تایبەتی ئێمە ئێستا
سەردەمێکە ژین سوۆشال میدیا و تیڤەکان و کەناڵە جیاوازەکانی پەیوەندی هەموو دنیای کردو بە گوندێکی بچووک و هێناوێتە بەردەمی ئەوە بۆیە مناڵێکی هەژار لەگەڵ مناڵێکی دەوڵەمەند هەمان بینینیان هەیە هەمان تێگەشتنیان هەیە بۆ ئەو دنیای کەتیا ئەژین بۆیە کاتێککە مناڵێک ئەبینێ مناڵێک لەسەر و خۆیەوە هەموو پێداویستەکانی ژیانی بۆ دابین کراوە و توانیوێتی بگا بە زۆر شت کە هێشتا لە قۆناغێکی زۆر بچووکایە بەڵام بەرامبەری ئەوە خۆی ئەبینێتەوە کە ناتوانێت هەندێک پێداویستی بنمونە بچووکترین پێداویستی خۆیانی یاریکردن و دەرچوون لە چوارچەوەی ئەو بازنە بچووکەی خێزانەکەی و خوێندن و پێداویستەکانی خوێندن پێداویستەکانی تەندروستی پێداویستەکانی تەرفیهی و خۆشگوزەرانی سەفەرکردن نەک بۆ دەرەوەی وڵات بەڵکو لە نێوان شارەکانە بۆ شوێنێک کە شوێنێکی گەشتیاری بێ کە مناڵ بیبینێ ئەمانە هەمووی واکە کە جۆرێک لە مناڵەکانمان تووشی ئەو پرسیان ڕۆبەڕۆی ئەو پرسیارە لە ناخی خۆیان بنەوە بۆچی دەبێ ئەم نەعەدالەتیە هەبێت بۆچی دەبێ ئەم جیاوازیە جینایەتیە لە ناو کۆمەلگاکانە هەبێت بۆیە ئەو مرۆڤەکانن ئەمە دروست دەکەن بۆیە هەر مرۆڤەکان نەتوانن ئەم گۆڕانکاریە ئەگەر نەتوانین بنەبڕیکەین بەڵام دەتوانین ئاگامان لە ئێش و ئازاری یەکتر بێ ئاگامان لە پێداویستەکان یەکتر بێ هەر کەس بە پێی توانای خۆی هیچ کەسێک نییە نەتوانێ پێداویستی کەسێک دابین بکات بەڵام ئایا چەندێک وجدانمان ئامادەیە لەگەڵمان چەندێک دەتوانین ئێمە ئەم پێداویستیانە ئەم هاوکاریانە و ئەو ڕۆحێتی هاوکاری و ئەو وجدانەی کە هەست بە ئازار و هەست بە ئەوکاوە هەر یەکێک لە ئێمە کام مرۆڤەی کە دەیبینی لەسەر ئاستی عێراق و کوردستان بیهێنە بەرچاوی خۆت هیچ کامێک لەو مرۆڤانە بەسەنگینی لەدایک نەبوون هەمویان هەژاریان بینیوە هەمویان دەربەدەریان بینیوە هەمووی نەخۆشی بینیوە ناخۆشی بینیوە ئێستاکە گەشتۆتە قۆنارێکەوە دەبێ خۆی بێنێتەوە بەرچاوی خۆی وەختێ خەڵکە بینێ دەبێت خۆی بێنێتەوە بەرچاوی خۆی بزانێ ئەو سەردەمانەی ئەو ئوتیا ئاژیات لە چ ژیانێکا بوون کەواتە ئەو مرۆڤی کە ئەمڕۆ ئەویش ئەیبینێت هەمان ئەو دۆخەیەکە لە ڕابردووەتی ئاژیاوە بۆیە تەمەنای ئەوە کەم کە ئێمە هەمومان خۆمان بە کۆمەلگایەکی ئاینیە بینینەوە و زۆر باوەڕمان بەوەیە کە ئێمە موسڵمانین و دەبێ ئەوە بکەین لە لای من فەریزەی حاجیان ڕۆژوگرتن و هەموو ئەمانە چۆن ئێمە پابەندین پێوەی کەواتە دەبێ کە باس لە ئیمانداریەکەین ئیمانداری ئەوەیە کە دڵی کەسی بەرامبەرت خۆشکەی دەستی یارمەتی درێژکەی چاوت لە دراوسێکت بێ چاوت لە هاوڵاتەکانت بێ لە هەر شوێنێک دەنگێکی ئازارێکت بیست ئەگەر خۆشت بۆت نەکرا دەکرێت لە ڕێگەی هاوڕێکانت هاوپیشەکانت بەرپرسەکانت ئەو لایەنانەی پەیوەندیدارن دەنگی ئەو کەسانە بگەیەنی تۆ پێم وایە ئەمە ئاسانترین شتەکە دەتوانین بیکەین. لە پێشووتردا وەک دەزانین بەڕێزەدێکێ بووی لەو خانمانەی کە بەردەوام لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە کارت کردووە لەسەر بابەتی ئافراد و لەسەر منداڵ زۆر لە ناو هاوڵاتیە بووی هەموو ئەم قەیرانی دارایی کە دروست بووە ئەم ڕێژەیی کە ڕۆژ بە ڕۆزاترە بێ لە هەرێمی کوردستاندا ڕێژەی هەژاری هۆکارەکەی بۆچی ئەگەڕێنیتەوە پێت وایە نەبوونی سیستەمەیە خۆ نەبوونی پلانێکی گونجاو لەلایەن دەسەڵاتدارانەوە وای کردووە کە هاوشێوەی ئەم خانەوادەیە دروست بێ لە هەرێمی کوردستاندا بە دڵنیاییەوە ناڕێکی لە دابەشبوونی پێداویستەکان ناڕێکی لە دابەشبوونی مافەکان ناڕێکی لە دابەشبوونی ئەو شێوازی ژیانکردنە وای کردووە کە بەداخەوە لە کوردستانە ئێستا چینی مامناوەند زۆر کەمە یان زۆر باشە یان زۆر خراپە ئەمە ژواکە کە ئەوەی کە زۆر باشە گەر وجدانی ئامادە بێت واگەر کەسێک بێت باوەڕی بە ژیان دۆستی هەبێت پێم وانییە دڵخۆش بێ بەوەی کە هەیەی کاتێک کە مناڵێکی هەژار مناڵێکی نەخۆش مناڵێکی کەمەندام مناڵ یان پیاوێکی بە ساڵاچوو لە شوێنەکەی خۆیان پێویستی بە کۆمەک و هاوکاریە بۆیە ئەمە پەیوەندی بەوەیە کە ئێمە مرۆڤەکانینەوە ئەو ژێن ئەو دنیا دروست دەکەین کە ئایا دنیایەکی تا حدێک ناتوانین بڵێن دنیایەکی بێگرد دروست دەکەین بەڵام دەتوانین بڵێن ژیانێک دروست دەکەین کە لانی کەم ڕێز و بەها بۆ مرۆڤەکان بکەڕێنینەوە ئێمە خۆمان کۆمەلگایەکی ئاینین کۆمەلگایەکی موسڵمانین بەڵام هەمومان پەنا بە ئەوروپا ئابین
دەڵێن لە ئەوروپا ڕێزمان لەیەگیرێ دەڵێن لە ئەوروپا لانێکەم بژێوی ژیانماندا بینەکە باشە هەر ئەوانەیە کە لە ئەوروپا ژیان و ڕێز و بەهایان بۆ مرۆڤەکان گەڕاوەتەوە ئینسانن مرۆڤن ئەی بۆچی ئێمە ناتوانین ئەمە بکەین کەواتە دەتوانین بیکەین ئەگەر بمانەوێ نیشتیمان و خاڵک و وڵات و هاوڵاتەکانی خۆمانمان خۆش بێ بۆیە پێم وایە هەرێکێک لە ئێمە دەتوانێت ئەم هەنگاوانە بنێ ئەگەر بچووکترین هەنگاویش بێ دڵنیام کاریگەری دەبێت دەستخۆش کاک ئازا تۆ یەکێک لە منداڵەکانە باری تەندروستی ناجێگیرە ئەگەر بکرێ باسی و منداڵەمان بۆ بکەیت تا چەندێک نەخۆشیەکەی سەختە هۆکاری دروستبوونی هە لە منداڵیەوە بۆ یان چی ئەگەر چارەسەری هەیە بردبێتانە لای پزیشکێک یاخۆ بەهۆی نەبوونیەکەوە نەتانتوانی بە چارەسەری ئەو منداڵە بکەن بۆمان باسکەیت وەڵی ئەو مناڵی من سەرەتا کە لەدایک بوو باش مانگی لەدایک بوو جا بردمانە لای کاک دکتۆر جەمال وتی ئەم مناڵە تۆ زێباری قورسە بێ ینی ژیانی قورسە بێت و اینجا لە پڕ زەردوویشی کرد ئەو زەردوویە تەسیری کردە سەر خانەکانی مێشکی خانەکانی مێشکی سست بوون هەر لە مناڵیەوە ئێستا ینی ئەتوانم بڵێم دایم 5 ساڵ 6 ساڵ لە دوای مناڵی احتیاتیەوەیەت چکە وەکو مناڵێکی احتیاتی ناتوانێت قسە بکات و هەڵس و کەوتی وەکو مناڵێکی احتیاتی نییە دایم خود لە 5 ساڵ 6 ساڵ لە خواردەمەنی خۆیەوە ئەژی ئیستا حالی پزیشکی دیکە بینیوێتی کە بڵە چارەسەری هەیە یاخود چارەسەرەکەی من پرسیارم کردووە ئەڵێن لە ئەڵمانیا و لە هندستان هەیە و لە ئێرانیش ئەمەلێکی هەیە بەس 100% بەوەی ئێران دڵنیانی بەس من لە ڕێ ئینتەرنێت و چەند برادێکەوە پرسیارم کردووە ئەڵێن لەو شوێنانە چارەسەری 100% هەیە بەس ئیتر شفاش لای خۆیە ناسان پەیوەندیت نەکردو بە مناڵپارێزی کوردستانیەوە ئەوان چارەسەری مناڵەکەن مناڵپارێزی کوردستانی ئەتوان بڵێم 100 جار ئەی وەڵامیان چی بوو هیچ بۆچی کە ئەمەلخان پرسیاری لێ کردی پێکەنیت ئایا پێکەنینەکەت بۆ ئەو بوو کە بەناو ئەوان مناڵ پارێزن بەڵام هاوکاری مناڵ ناکەنیان هیچ کێشێکت هەبووە لەگەڵ یانەکە بۆیان لە هینی کەس کەم ناکەمەوە من بەس یعنی 100 جار چوم 100 جار هەر جارینەوە عقسێک بۆ یعنی بەس من زۆر ئاگادارم ینی یارمەتی زۆر مناڵە دەنەوە زۆر من هەر خۆم بۆ خۆم چەندین کەیسم بۆ ناردوون کە ڕەوانەی وڵاتی هندیان کردووە وڵاتی ئێرانیان کردووە ئەڵێ ئەو کەیس چون چاوم بە چەند دکتۆرێکی شانکەوتۆ لەوێ ئەڵێ ئێمە ئەو کەیسەری جەنابەت ناتوانین وەرگین چکە ئەو جۆرە نەخۆشیە تا ئێستا نهاتووەتە بەردەستمان ئەوە جوابەکەیان بۆ من یعنی نەک جارێت توانم بڵێم 10 جار 15 جار 20 جار چوم 100 جار تەلەفۆنم کردووە هیچ ئیسفادەی نییە تۆ پێشتر مۆزەف بووی لە زانکۆی سلێمانی ئەگەر بکرێ باسی ئەومان بۆ بکە بۆ لەوێ نەمەیت ئەو کێشەیەت گەشتۆتە کوێ لە ئێستادا من لەوێ نەمام لەبەرەوەی نەقڵکرام بۆ شوێنێشکە بۆ دوور نەمتوانی هاتوو چۆ بکەم لەو کاتەیە معاش لە خواردنیوەشەوە بوو معاش تەواو نەبوو من لەبەر کرێ هاتوو چۆ هین نەمەتوانی بە هیچ شێوەیەک یعنی سەری مانگان کە پارەکەم وەرەگرت ئەوایە شتێکی کەم قستایەتە سەری و بمایەتەوە بە قەرز تۆ کە قەرزار بیکەیت لەسەر و معاشەکەی خۆشتەوە ناتوانی بە سێ مناڵەوە و چوار مناڵەوە کرێکی و قەرزاری و ناکرا بۆم ناکرا ئێستا کەیسەکەت گەشتۆتە چی؟ کەیسەکە میسال لە ئەنجومەنی شورای هەرێمە لە دادگایە زۆر باش ئەمری فەسڵت دەرچووە؟ بەڵێ هیچ وەڵامێکی دۆرگرتووە لە دادگا؟ تا ئێستا 3 جار جەلسە کراوە 2 جار لاولێر جەلسە کراوە و جەلسەیەکیش لە سلێمانی کراوە ئەوەی سلێمانیش و ئەوەی کە نەقلی هەولێریان کردم جاری یەکەم بەلای من ئاشکایەوە ئەوان تەمیزیان کردەوە جاری دوم بەلای ئەوان ئاشکایەوە من تەمیزم کردەوە ئێستا لە چ مەرحەلێکە؟ ئێستا لە تەمیزین ئێستا لە تەمیز هاتوو ئەمە چی دەکرێت بۆ ئەم کەیسەی ئەم کاکەیە من لێرەوە داوا لە وەزارەتی پەروەردەکەم ئەمە کارمەندێکی ئەوە جەنابی دکتۆرە ئارام لێرەوە بانگ یعنی داوای لێ یەکەم دڵنیاشم پیاوێکی سەرڕاستە بۆ بەڵێنەکانی خۆی هیوادارم هەوڵەکانی ئەو بێت لێرەشەوە داوا لە هاوڕێی خۆشەویستم شیلان خان بریکاری وەزیری کە دادەکەم کە لە ڕێگەی ئەنجومەنی شوراوە بەڕێزان لە ئەنجومەنی شورا بەهانەی ئەم بەڕێزەوە بێن بۆی کە
کەیسەکەی بە قازانجی ئەم بشکێتەوە چونکە ئەگەر بە قازانجی شورا بشکێتەوە یان بە قازانجی دەرگا بشکێتەوە کاتێمە زیان مانگەیاندۆ بە مرۆڤێک بە خێزانێک بە سەرتەسەر بۆیە شتێکی ئەوەندە قورس نییە ئەگەر داواکارێکی ئەو کە ئێستا بە خۆشحاڵیەوە کە قۆناغی تێپەڕۆنی قەیرانی دارایی خەریکە وردەوردە کۆتایی پێدێت و موچەکان ڕاست بوونەتەوە کەواتە ئەمیش مافی خۆیەتی کە ساڵانێکی زۆر خزمەتی زانکۆی سلێمانی کردو جارێکی کە بچێتەوە ناو کارەکەی و ئەویش بەهرەمەند بێتەوە بۆ موچەی کە ئێستا لە زانکۆی سلێمانیان لە خوێندنی باڵاوەرەگیرە بۆیە من خۆم هەموو هەوڵێکە دەم لەگەڵ هەردوو هاوڕێی خۆشەویستم شیلان خان و دکتۆر ئارام بەڵام لێرەشەوە هەرداوایان لێکەم کە ئەنجومەنی شوراش بۆ خۆیان بەر لەوەی ئێمە داوایان لێ بکەین خۆیان ئەم کەیسە کۆتایی پێبێنن بە قازانجی ئەم برایە بەهیوام کاگازاد ئەگەر ئەمەلخان لێرەوە پەیامینار بۆ هەردوو هاوڕێوە بۆ دکتۆر ئارام و بۆ خاتۆ شیلانیش ئەگەر هاتوو ئەم کێشەی تۆ چارەسەر بوو پێت وایە لە دوای ئەما کە تۆ ئەبیتەوە بە مۆزەفێک لە زانکۆی سلێمانی دۆخ و ژیانی تۆ ئاسایی ئەبێتەوە لانی کەم چاوەڕێ ئەوە نابی کە کەسێک هاوکاریەکەی مادی بێ بتکات بۆ ئەوەی کە ماڵ و مناڵەکەت بژێنیت طبعا من عفو من 16 سال خزمەتی زانکۆی سلێمانیم کردووە 18 سال خزمەتی زانکۆی سلێمانیم کردووە ئەنجا من بچمەوە سەر بار و ژیان و گوزارانی خۆم ئەتوانم بڵێم لە ئیستایە لە 16 بۆ 7 ژیانم بەقۆڕێ زۆرە بۆ من لە بێئیشی نەجاتمە بێ لە زۆر شت نەجاتمە یعنی ئەتوانم بڵێم ژیانی چکەم بۆ کەڕێتەوە فەرقی زۆرە بۆ من ئیشەڵڵا ئیشەڵڵا لە کۆتاییدا چیت هەیە ئەتەوێت چی پەیامێک بگەێنی لەم بەرنامەیەوە وڵی سەرەتا سواسیەوەکەم و ئەو برادرانی لەگەڵتانان و بەخێراتنی ئەو بە ڕێزەژەکەم زۆر قزێت کێشاوە هیوادارم بەردەوام من لەگەڵ هەموو خێزانێکی مستحقا لەگەڵ ئەو خێزانانەی کە ناتوانن ینی هەیە زۆر لە منیش خراپترە هەیە زۆر لە من فەقیرترە زۆر لە من هەژارترە هیوادارم بتوانن ئەو ماڵە هەژارانە بەتەواوی بەسەر بکەنەوە و سوپاسیوانەژەکەم کە هاوکاری خەڵکەکەن زۆر سپاس خاتو ئەمەل بەڕێزەگە لە کۆتاییە شتێکە بێ بتێت هیوادارم کوردستانمان ئاوادانکەینەوە بە دادپەروەری و دادپەروەری بینینەتی لێرەوە داوا لە هەموو هاوڕێیانم لە حکوومەتی هەرێمی کوردستان کاربەدەستانی حیزبە سیاسیەکان و بە تایبەتتریش حیزبەکەی خۆم لە سلێمانی ینی کەم تەرخەم نەبێت و بەردەوام بێت لە هاوکاریکردنی هەموو ئەو لایەنانی کە پێویستیان بەوەیە داواش لە خێرخوازانەکەم خێرخوازانی کوردستان دڵنیام کە کۆمەک و هاوکاریەکانیان دەگەن بەڵام با بەردەوام بێ لە ڕێگای ئەو سەردانانەی کە ئیکەن سوپاس بۆ ئێوەش شارپرێز لە تەمەنێکی کورتە بەڵام خەرمانێک لە چالاکی و پرۆژە و بەرنامەی جوانی پێشکەش کردەوە ئومێدی بەردەوامی و سوپاس بۆ تۆش پەرچەمگیان کە زۆر بە خەم بووی بۆ ئەمە بەردەوامە گەڕێی لە ناو شار بۆی خێزانەکان بدۆزیتەوە ئێمەش من لە ڕێی خۆمەوە نەک بۆ ئەمان بۆ هەر شوێنێکی تر کە بتوانم بەشێک بم لە چارەسەرکردن بەشێک بم لە ساڕێژکردنی برینەکان بەردەوام ئامادەیم هەیە دەستخۆش سپاس بۆ تۆ بەڵێ بینەرانی خۆشەویست میوانی تۆین لەگەڵ خاتو ئەمەل گوێبیستی چیرۆکی کاگازاد بووین بەڵام من و خاتو ئەمەل گفتوگۆکانمان بەردەوامە بینەر بن بەڵێ بینەرانی خۆشەویست پاشەوەی پێکەوە لەگەڵ خاتو ئەمەل جەلال لە نزیکەوە گوێبیستی چیرۆکی ژیانی ئەو خانەوادەیە بووین دەمەوێت ئێستا ئەو پرسیارە لە خاتو ئەمەل بکەم خاتو ئەمەل هەستە بەچی کرد وەکو ژنێک کە بەردەوام مێژوێکت هەیە تۆ هەمیشە لە ناو خەڵکو و لە ناو مناڵە بوویت و کارە بۆ مافەکانی منداڵ کردووە هەستە بەچی کرد ئەمڕۆ لە نزیکەوە گوێبیستی چیرۆکی ژیانی ئەم خانەوادەیە بوویت لە کاتێکدا ئەوان تەنها خاوەنی ژوورێک و هەیوانێک بوون بەڵام لەگەڵ ئەوەشدا ماڵێکی پاک و خاوێن بوو خۆزگە پێویستمان بە کامێرە نەبووایە خۆزگەم پێویستمان بەوە نەبووایە کامێراکان بەرینە ناو ماڵەکان کە هەست بە ئازاری خەڵک بکەین خۆزگە هەرێکێک لە ئێمە هەستی بە ئازاری لایانی بەرامبەری بکردایە و ینی خۆڕسکانە
بگەڕاینە بە شوێن کوچە و کۆڵانەکانی شارەکان بزانین کێ پێویستی بە کۆمەک و هاوکاریە. من سپاسیەوەکەم کە لە ڕێگای کامێراکە ئێوە من هاتووم لەگەڵ ئەم خێزانە. ئەوەی کە زۆر دڵگرانی کردم، زۆر دڵتەنگی کردم، دەبێ ئەو پرسیارانە چی بوون کە لە ناخی ئەو مناڵایە دروست بوو کە گریا کاتێک کامێراکانی بینی. دایکی هێوریە کردەوە، ژیریە کردەوە کە ئەمە شتێکی خراپ نییە، شتێکی ترسناک نییە کە ئەمانە هاتوون. ئەو پرسیارانە چی بن کە من بۆ خۆم ساڵانێکی زۆر لەگەڵ مافی مناڵەوە بۆ مناڵ ئیشەکەم خۆشمەکو دایکێک هەستم بە قورسایی ئەو دایکە کرد کە مناڵەکەی هێورە کاتەوە. بۆیە بینینی ئەم شێوازە لە ژیانکردن کە بۆ من بەڕاستی جێگای شانازیە ئەبینم. خاتوونێک وەکو خۆت وتت لە ژوورێکی بچووکە ماڵێکی جوانی دروست کردووە، ژینگەیەکی پاک و خاوێنی سەوزایی دروست کردووە بە کەرەسەی زۆر سادەتر لەوەی کە تەسەوەریەکەین. من لێرە دڵگرانم لە هەموو ئەو ژن و پیاوانەی لە وڵاتەیە لە باڵەخانە گەورەکانە و لە ماڵەکانیانە کە قەسرەکانیان هەیە، چەندین کاڵا و چەندین شتومەکی گرانبەهایان هەیە، بەس هێشتا ناڕازین لە ژیانکردن، هێشتا بۆڵەیانە. بەڵام کاتێک دەبینی ئەم خێزانانە لەگەڵ ئەوەی کە منداڵی نەخۆشی هەیە، لەگەڵ ئەوەی پیاوەکە فەسڵ کراوە، لەگەڵەوەی کە هیچ موچە و داهاتێکی نییە، بەڵام هێشتا هەست بە ئاسوودەیەک و ئارامەیەکی ژیان دەکەی. بۆیە ئومێد دەکەم کە هەمومان بەیەکەوە جۆرێک لە هاوسەنگی بۆ ژیان بگەڕێنینەوە. بەڵێ چی بەڵێنێکت بە و خانەوادەیەدا لە دوای ئەم بەرنامەیە چۆن کاریان بۆ ئەەکەی لەسەر ئەوەی کە لانی کەم هیچ نەبێت کاگازات بگەڕێتەوە سەر کار و ژیانی خۆی؟ من داوام کرد لە هەردوو هاوڕێی خۆشەویستم، دکتۆر ئارام وەزیری خوێندنی باڵا کە کارمەندی خۆیەتی لە وەزارەتی خوێندنی باڵا، زانکۆ سلێمانی، کە هەموو هەوڵێک بدات بۆ یەکلایکردنەوەی کەسی ئەم برا بەڕێزە بۆ گەڕانەوەی بۆ سەرکارەکەی. و داواشم لە هاوڕێی خۆشەویستم شیلانخان کرد کە ئەویش لە ڕێگای وەزارەتەکەیەوە وەزارەتی داد بتوانێت ئەم کەیسە بگرێتە ئەستۆ و لێرە شۆداوە لە بەڕێزانی ئەندامانی ئەنجومەنی شوراکەم کە کەم تەرخەمی نەکەن. دڵنیام لەوەی کە بەدڵ سۆزانە دێنە پێشەوە، هاوکار بین هەمومان بەیەکەوە. منیش بەردەوام لەگەڵ یانە ئابم بە دوواداچوونەکەم و ئەوەندەی پێم بکرێ دڵنیا بن هەموو هەوڵێک دەین بۆ گەڕانەوەی بۆ سەرکارەکەی. لە کۆتاییدا ئەگەر پامێک یاخو پێشنیارێکت هەبێ بۆ بەرنامەکە من سوپاس دەکەم کە بەشدار بوویت. سلێمانی شاری هەڵمەت و قوربانیە، شاری ڕۆشنبیریە، شاری بەرخودان و ئاشتەواییە، شاری دەستپێشخەری و پێشەنگە لە زۆر شتا. کوردستانیان بەگشتی هاوڵاتیانی کوردستان خاوەنی دڵ و دەروونێکی زۆر پاک و جوانن. بۆیە ئومێد دەکەم خەڵکانی سلێمانی کوچە و کۆڵانەکانی هەولێری خۆشەویست دهۆکی ڕەنگین گەرمیان ڕاپەڕین جەژنی ڕەمەزان و جەژنەکان و ڕۆژانی تر هەمومان بابەیەکەوە بە پرسیارکردن بە گەڕان بە شوێن ئەو کەسانی پێویستیان بە کۆمەکە ئەوەندەی ئەتوانین کۆمەکی بکەن. لێرە شۆداوە لە ژنانەکەم کە هەمیشە چۆن قوربانی دەربوون بۆ مافەکانی مرۆڤ بەگشتی و مافی خێزانەکان کۆمەک و هاوکاری ئەو ژنانە بکەن کە قورسایی ژیان ئێخەی گرتوون و بەشێک لە ئازارەکانیان بەشێک لە خەمەکانیان کەم بکەنەوە. دەستە خۆش بێمە سوپاسیتەوەکەم سوپاس بۆ بەشداری. بەڵێ بینەرانی خۆشەویست بەرنامەی میوانی توین ئەمڕۆ لە شاری سلێمانی کۆتایی هات. سوپاس بۆ سپۆنسەری سەرەکیم مەریوانی حاجی جەمار، سوپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەر بوون و خواتان لەگەڵ.